بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ خۆشەویستان. زۆر خۆشحاڵم بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. ئازیزان بەویست و پشتیوانی خوای گەورە و میهرەبان و دوای لێکدانەوە فەلەکیەکان ڕۆژی یەکشەمە ئینشاءالله هەفتی نوێی 2025 مانگگیرانێکی تەواو لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات. دا خۆشەویستانم وەک نەریتی ڕێکخراوی فەلەکناسی کوردستانی ئەمڕۆ لەگەڵ ڕوانگەی فەلەکناسی خۆر کۆلێژی زانست زانکۆی سەلاحەدین هەروەها وەکو کۆمەڵی ئارزومەندانی فەلەکناسی کوردستانی پێشووترمان ئێمە بەردەوام پێش ڕوودانی ئەم دیاردانە جەماوەری خۆشەویست ئاگادار دەکەینەوە، زانیاریان پێدەبەخشین کەوا ئەم دیاردەیە چییە، چۆن ڕوودەدات، هۆکارەکانی چییە و چۆن ڕوانگە دەکرێت و چۆن ئێمە هەندێک ئەفسانە و قسەی بێ بنەما دوور دەخینەوە کە پەیوەستکراوە بەم دیاردایە. خۆر جیرانیان مانگگیران هەردووچیان دوو دیاردەی فەلەکین کە ئێستا ئاماژەی پێدەدەم ئەویش کە ڕۆژی یەکشەمەی داهاتوو ڕوودەدات مانگگیرانی تەواوە. بەڕێزان پێوانە فەلەکیەکانەوەکو ئاماژەم پێدا دەڵێ هەفتی نۆی 2025 مانگگیرانێکی تەواو واتە تۆتال لونار ئیکلیپس ڕوودەدات. پێشەم شتێکی با بزانین مانگگیران چۆن ڕوودەدات، هۆکاری ڕوودانی مانگگیران چییە. بێگومان خۆشەویستانم هۆکارەکە زۆر سانایە و زۆر ساکارە ئەگە بڕواڵەتەوە سەیریکەین. ئەویش بریتە لەوەی کە زەوی دێتە نێوان خۆر و مانگ، ئیتر زەوی دەبێتە بەربەست لە کەوتنی تیشی خۆر بەسەر ڕووی مانگ. بۆیە هەر کاتێک کە مانگ دێتە نێو سێبەری زەوی ئەوە مانگگیران یان لونار ئیکلیپس ڕوودەدات. بێگومان بەڕێزان ئێمە دەزانینکەوە هیچ ڕووناچیەک لە هەسارەکانەوە دەرناچێت وەکو سەرچاوەی ڕووناچی خۆرە لە نێو سیستەمی خۆر و لە دەرەوەی لە سیستەم خۆرەکانی دیکەش. بۆیە کاتێک کە مانگ دێتە ناو سێبەری زەوی ئەوە تاریکبوونێکی بەسەردا دێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕەنگێکی سوور باو وەردەگرێت. با بزانین بۆچی کە مانگ دێتە نێو سێبەری زەوی ڕەنگی سوور یان پرتەقاڵی دەبێت. کاتێک کە زەوی دێتە نێوان خۆر و مانگ بێگومان بەرگە هەوای زەوی هەیە و بارستایی زەوی کە سێبەر دروست دەکات لەسەر مانگ دیاردەیەکی دیکەش دروست دەکات. ئەویش ئەوەیە کاتێک کە تیشتی خۆر دێت بە زەوی دەکەوێت بەنێو بەرگە هەوایەکەیدا دەڕوات لە گۆی زەویدا لە بەشی با بڵێن هەر چوارلایەکانی کە تیشتی خۆر بەنێو سفیر یان گۆی زەویدا دەڕوات واتە ببوورن مەبەستم لەوەی بەنێو بەرگە هەوای زەویدا دەڕوات شکانەوە ڕوودەدات. لە درێژە شەپۆلی شەبەنگدا تەماشا دەکەین ڕەنگی سوور لە هەمویان لەرەکەی درێژترا. بۆیە ڕەنگەکانی دیکەی پەلکە زێڕینە کە حەوت ڕەنگە سەرچێکەیە ڕووناچی خۆر پێک دێنێت کە بە کۆکراوەیە ڕەنگی سپیە. تەماشا دەکەین ئەو ڕەنگانەی دیکە کە لەرەیان کورترە، شینە، زەردە، سەوزە، ئەوانی ترە هەمویان لە ڕێگەی بەرگە هەوای زەویەوە دەشکێنرێنەوە یان ئەبسکیور دەکرێنەوەتە حەبس دەکرێن لێ ناگەڕێ ڕزگاری ببێتن. بەڵام ئەوەی کە لەرەی زۆر درێژە ڕەنگی سوور و پرتەقاڵیە ئەمەیان لە بەرگە هەوای زەوی ڕزگار دەبێت کاتێک کە مانگ دێتە نێو سێبەری زەوی لە هەمان کاتیشدا تیشتی خۆر کە بەنێو بەرگە هەوای زەویدا دێ و ئەو دیاردەی ڕوودات تەنها ڕەنگی سوور و ڕەنگی پرتەقاڵی زیاتر کە لەرەیان زۆر درێژە لە چنگ بەرگە هەوای زەویدا ڕزگار دەبێ و بەشێکی ئەو ڕووناچیە یان ئەو ڕەنگە با بڵێن وها باشترە دەکەوێتە سەر ڕووی مانگ. بۆیە مانگ بە ڕەنگی سوور باو یان پرتەقاڵێکی تۆخ بەدیار دەکەوێت. خۆشەویستانم سێ زۆرە مانگگیرانمان هەیە. مانگگیرانێکمان هەیە پێ دەڵێن مانگگیرانی نیمچە سێبەر پینەمبرال ئیکلیپس. مانگگیرانی تەواومان هەیە ببوورن نیمچەییمان هەیە پارشیل ئیکلیپس و هەروەها مانگگیرانی تەواومان هەیە تۆتال ئیکلیپس. هەر کاتێک مانگ کە بە دەوری زەویدا دەخولێتەوە بێگومان خۆشەویستانم هەڵبەس و دابەزین دەکات. بۆیە کاتێک کە مانگ بەنێو ناوچەیەکدا تێدەپەڕێت کە پێی دەڵێن نیمچە سێبەری زەوی کە ناوچەیەکی سێبەرێکی تەنکی یەکجار زۆر فراوان و تەنکە. بۆیە کاتێک کە مانگ دێتە نێو ئەو نێوەندا چاوی من و تۆ هەست بەوە ناکات چونکە ئەوە ناوچەی نیمچە سێبەرە پینەمبرال ئیکلیپس. زۆر جار ئەو مانگگیرانانەی کە تۆمار کراون ئێمە لە هەرێمی کوردستانیش بینومانە پینەمبرال ئیکلیپس واتە مانگگیرانی نیمچە سێبەر بە چاوی ئاسایی هاوڵاتانی خۆشەویست نیان بینیوە، بەڵام بە ڕێگەی کامێراکان بە سانایی هەستی پێوە دەکرێت. مانگگیرانی دووەممان مانگگیرانی نیمچەیە
ئەمە مانایەکی هەر لە خۆیتی واتە بەشێکی مانگ دەکەوێتە نێو ناوچەیە کە بێڵێن سێبەری تەواوی زەوی واتە ئەمبرا واتە سێبەری تەواو سێبەری تاریکی زەوی ئەوە ناوچەیەکی شێوەکەی وەکو قوچەچێک وایە ئەگەر لە بۆشای ئاسماندا سەیری کرد واتە ئەو سێبەری کە زەوی درێژ دەبێتەوە بە شێوەیەکی قوچەچی وەکو کێکی مۆتەوایە سەرەکەی لە لای زەوی و کۆتاییەکەی نوکەکەی لە کۆتایی ئەو سەرە تەماشا دەکەین کە مانگ دێتە نێو ئەو ناوچە تاریکە ڕووناچیەکەی زۆر کزوو لاواز دەبێ ڕەنگی وەکو باسمان کرد سووریان پرتەقاڵی هەردەگەڕێ ئەمەش پێ دەڵێن ناوچەی سێبەریتەوە بەڵام هەندێک جار هێشتا مانگ بە تەواوی ناچێتە نێو ئەو نێوەندە هەندێک لە خوارەوەترە یا هەندێک لە سەرەوەیتری ناوچەی سێبەری تەواوی زەویە بۆیە دەبینین کە مانگ بەو ناوچەیەدا تێدەپەڕێت بەو شێوەیە کە بە دەوری زەویدا دەخولێتەوە بەشێکی مانگ چ بەشی باشووری نیوەگۆیەکەی باشووریان نیوەگۆکەی باکووری بەبەر ئەو ناوچەیە دەکەوێت بۆیە بەشێکی مانگ دەگیرێت کەواتە مانگ جیرانی نیمچە سێبەرمانەیە پینەمبراڵ کە چاو هەستی پێ ناکات بەڵام ڕێگەی فۆتۆگرافی وەرد وێنەی دەگیرێت هەستی پێ دەکرێت زۆری دووەمان مانگگیرانی نیمچەیە پارشیەل لونار ئیکلیپس واتە بەشێکی مانگ دەگیرێت کەواتە بە هەردوو قۆناغی سێبەری نیمچەیی و سێبەری تەواویشدا تێدەپەڕێت بەڵام بەشێکی مانگ لەو حاڵەتەدا دەگیرێت هەموو گۆی مانگ ناگیرێت زۆری سێمان تۆتەڵەواتە مانگگیرانی تەواو ئەو کاتی کە دیسشی مانگ بە تەواوی حەسەب لاری خولگەکەی بە دەوری زەویدا کە دەخولێتەوە کە دێتە نێو ئەو نێوەندە دەگاتە قوڵترین و تاریکترین ناوچەکانی سێبەری تەواوی زەوی بۆیە مانگگیرانی تەواو ڕوودات ئەو کاتە دەماشا دەکەین گۆی مانگ بە تەواوی هەمووی سوور هەڵدەگەڕێت ئەمەش پێی دەڵێن مانگگیرانی تەواو یان تۆتەل لونار ئیکلیپس باش با ئێستا بینە سەرەوە دیاردەیە کە ئینشاءڵڵا لە هەفتی مانگ واتە ڕۆژی یەکشەمەی داهاتوودا ڕوودەدات هەفتی نۆی 2025 پێوانە فەرچەکان بەم شێوەیە دەبێت خۆشەویستانمە بە نسبەت شاری هەولێر و تقریبا بە نسبەت زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان فەرقێکی ئەوتۆ ناکات کاتژمێر 6:28 خولەکی ئێوارەی ڕۆژی هەفتی ئەیلولی 2025 سەرەتا مانگ دەچێتە نێو ناوچەی نیمچە سێبەری زەوی واتە پینەمبرا ئەو کاتی چاوی ئێمە هەستی پێ ناکات بەڵام کامێراکان تۆماری دەکەن کاتژمێر 7:27 ئێوارە مانگ لە بەشی با بڵێن ئەگەر ئەمە گۆیەکی لە دەستە چەپەوە کە دێت کە داخلی ناو سێبەری زەوی دەبێت لە لای بەشی لای ڕاستەوەی مانگ تەماشا دەکەین وردە وردە دێتە نێو سێبەری تەواوی زەوی واتە کاتژمێر 7:27 خولەک هەست بەوە دەکرێت کەوا لای ڕاستی گۆی مانگ هەست بەوە دەکرێت کە بەشێکی وردە وردە و ون دەبێت کاتژمێر 8:20 خولەک سەرەتای مانگگیرانی تەواو دەبێت واتە تقریبا مانگ دەچێتە بە تەواوی دەچێتە نێو ناوچەی سێبەری تەواوی زەوی کاتژمێر 9:11 دقە مانگ دەگاتە بەرزترین ئاسی جیرانی خۆی واتە لە کاتژمێر 9:11 دقە بەرزترین ئاسی جیرانی مانگ تۆمار دەکرێت ئەو کاتی ڕەنگی تەواو سوور با و پرتەقاڵی با و ئەوها بەو شێوەیە تێکەڵی بەدیار دەکەوێت کاتژمێر 11:55 خۆشەویستانم دیاردەی مانگگیران بە تەواوی لە ئاسمانی هەرێمی کوردستان کۆتایی پێدێت ماوەی مانگگیرانی تەواو واتە قۆناغی جیرانی تەواوی مانکە ڕەنگی سوور هەڵدەگەڕێت کاتژمێرێک و 22 خولەک دەخایێنێت کۆی گشتی دیار دەکات سەرەتا لە هاتنی مانگ بۆ نێو ناوچەی نیمچە سێبەر واتە پینەمبرا تا هەموو قۆناغەکانی نیمچەیی و جیرانی تەواو دیسان دەبێتە نیمچەیی و تا لە ناوچەی دیسان نیمچە سێبەری زەویدا دەردەچێت واتە پینەمبرا هەموو دیار دەکە کۆی گشتێکی 7 کاتژمێر و 27 خولەک دەخایێنێت بەڕێزان بێگومان لە مێژووی تۆمارەکانی خۆماندا دەکەوتووە کەوا ناودارترین و نایابترین مانگگیران کە تاوەکو ئێستا وەکو کۆمەڵەیان وەکو ڕێکخراوی فەلەکناسی کوردستان تۆمارمان کردبێت ئەوە بوو کە لەو سەردەمەی ئێمە وەکو کۆمەڵی ئارزومەندانی فەلەکناسی کوردستان بووین مانگگیرانێکی زۆر قوڵ و نایاب ڕوویدا مانگگیرانێکی تەواو بوو کە لە 15 حوزەیرانی ساڵی 2011 بوو ئەو کاتەی مانگ بە تەواوی هاتە نێو سنتری ناوچەی سێبەری تەواوی زەوی بە چاوی ئاسایی ئێمە لە نێو پاچمناری کە ڕوانگەمان دەکرد هەر تقریبا مانگ ون بوو لە ئاسمان خەڵک هیچ شتێکی بە تەواوی نەدەدیت تەنها ناوچەیەکی وەکو بڵێ پەڵەیەکی زۆر بچووکی
سوورباوی تۆخ لە ئاسماندا بەدیارکەوتو بوون لەبەرچی لەبەرەوەی مانگ بە تەواوی هاتە نێو سنتەری ناوچەی سێبەری تەواوی زەوی بۆیە لە پێش چاوان ون بوو تەنانەت دیاردەی شکانەوەی ڕۆناچی ڕزگاربوونی ڕەنگی سوور و پرتەقاڵیش لە نێو بەرگە هەوای زەوی کە ئاوا بەو شێوەیە لە گۆی زەویدا دەردەچێت بە ڕێژەیەکی یەکجار زۆر کەم بەڕووی مانگکەوت چونکە ئەو کات مانگ لە زەویش نزیک بوو بۆیە نەکەوتە نێو ئەو ناوچەیە کە ڕووناچی ببوون ڕەنگی سوور و پرتەقاڵی ڕزگار بوو لە بەرگە هەوای زەویدا ڕوەکەی نیمچە گەشت کردبووە نەخێر مانگ هەر ئەوەتە لە ئاسماندا دیترا بەڕاستی ئەوە تاریکترین مانگگیران بوو کە تاوەکو ئێستا تۆمار کراوە. بەڕێزان دوایین جار کە مانگگیران لە هەرێمی کوردستان ڕوودا مانگگیرانی تەواو مەبەستمان لێرەدا بەڕێزان لە 28 ساڵی 2018 بوو کە کۆی گشتی مانگگیرانەکەی ئەو کات 28 2018 6 کاتژمێر و 13 خولەکی خایاند. بەڕێزان وا چاوەڕوان دەکرێت کە لە نیسانی لە کۆتا ڕۆژی ساڵی 2028 واتە 30 دوازدەی 2028 مانگگیرانی تەواو جارێکتر لە ئاسمانی هەرێمی کوردستاندا ڕوودەدات ئینشاءالله بە سەلامەتی و بە عمر پڕبەرەکەتی هەموو لایەک خوای گەورە بۆمان بنووسێ ئەم دیاردەیە ئینشاءالله جارێکی دیکە لە 30 دوازدەی 2028 دەیبینینەوە ئەو کاتی 5 کاتژمێر و 36 خولەک دەخانێت کەواتە ئەو دیاردەیە کە ئێستا ئینشاءالله ڕۆژی یەکشەم دەیبینین ئەوە کۆتا دیاردەیە نایبینینەوە تا ساڵی 2028. لێرەدا پرسیار دەکرێت باشە ئێمە چۆن ڕوانگەی دیاردەی مانگگیران بکەین. باشترین ڕێگا بۆ ڕوانگەکردنی مانگگیران ڕەنگە ئێوەی ئازیز خۆشەویست بڵێن تەلسکۆبە نەخێر بەڕێزان باشترین ئامێریان کەرستە بۆ ڕوانگەکردنی مانگگیران دووربینی ئاساییە دووربینی دووچاو. خۆشەویستان لەبەرچی دووربینی دووچاو یان دووربینی ئاسایی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی ئازیزەیتیان کێشە نییە قەبارەکەی تیرێ ئادەسەکەیان هاوێنەکەی گەورە بیان گچکە بێت کێشە نییە ئەگەر زوومەکەی X4 بێت 4 جار گەورە بکات بەرەو سەرەوە بەڕاستی سیرکردنی مانگگیران بە دووربین تام و چێژێکی یەکجار زۆرتری هەیە لەوەی کە بە تەلسکۆپ سیر دەکرێت. ئێوە دەزان خۆشەویستانم کە هێزی ماگنیفیکیشن پاوەری واتە هێزی گەورەکردنی دووربین سنووردارە بەڵام لە بەرامبەردا تایبەتمەندیەک یا خاصیەتێکی هەیە دووربین کە گۆشەی بینینی فراوانترە لە تەلسکۆپ. تەلسکۆپ گۆشەی بینینی تەسکە نارۆ ڤیوە یان واتە بینینت تەسکە لە کاتێک لە ڕێگەی تەلسکۆپەوە سەیری تەنێکی ئاسمانێکی کە بە قەبارە گەورەیە مانگ بە بەراورد بە ئەستێرەیەکی بچوو. کاتێک لە ڕێگەی دووربینی دووچاو بەڕێزان سەیری مانگگیران دەکەی تەماشا دەکەی دووربینی دووچاو گۆشەی بینینی زۆر فراوانە بۆیە دیار دەکەش کە مانگ بە تەواوی دەگیرێت بەڕاستی بە تایبەتی وەختی کە تەواو دەگیرێت تام و چێژێکی یەکجار زۆری هەیە بۆیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هیچ پێویست ناکە خەمداتان بگرێ یان حەزێکتان لە دڵ ما بێ کە من تەلسکۆپم نییە ناتوانم سەیری ئەو دیاردێ بکەم نەخێر بە پێچەوانەوە خۆشەویستانم باشترین کەرستە بۆ ڕوانگەکردنی مانگگیران دووربینی دووچاوی ئاساییە و ئاماژەم بەوەدا بۆچی چکە تەلسکۆپ هێزی گەورەکردنی زۆرە کاتێکیش کە مانگ زۆر گەورە دەکرێت هیچ تام و چێژێکی نییە چکە تەنها وەکو دیسکێکی سووری پرتەقاڵی بەدیار دەکرێت بەڵام بە دووربینی دووچاو گۆشەیەکی فراوانت هەیە و دیسکی مانگ زۆر بە جوانی بە گیراوی لە نێو فیلد یان لە نێو گۆشەی بینینی دووربیندا دەکەوێتە بەرچاوی ئێوەی ئازیز و خۆشەویست و بە تایبەتیش ئەگە بتوانانی دووربینەکە لەسەر بنکەیەک دابنەی یان لەسەر شتێکی وا دابنەی کە ماندوو نەبی زۆر ئەوە باشترە ئەجینە دەتوانی ماوە سەیری بکەیت. ئایا مانگگیران هیچ کاریگەری لەسەر مرۆڤەیە لەسەر ژیان لەسەر ژین لەسەر ژینگە و کەشوهەوا نەخێر خۆشەویستان مانگگیران هیچ کاریگەریەکی لەسەر هەساری زەویدا نییە تەنها دیاردەیەکە و خوای گەورە وای نووسیوە لە ئەزەلەوە کە ڕوو بدات مەش چەندین حکمەتی تێدایە چەندین وانەی ئاینی تێدایە چەندین وانەی زانستیشی تێدایە بێگومان ئێمە دەزانین کە دەسەڵاتی خوای گەورە کە ئەو کەونی خەڵق کردووە هەمووی بە ئەندازەیەک وا خەڵقی کردووە هەڵە قبوڵ داکات بۆیە کاتێکە زانایان سەیری ئەو جۆرە دیاردانە دەکەن
سوودێکی استراتیژی وەردەگرن بۆ ئەژمارکردنی کات و ڕێخستنەوەی کات بە وردی و هەروەها لە ڕێگەی مانگگیران زۆرجار پێوانەی نێوان زەوی و مانگ زۆر بە وردی دەپیورێت ئەگەرچی لە ساڵانی 69 تا 72 ئامێری ئاوێنەی شکێنەرەوەی لێزەر لەسەر مانگدانراوە لە زەویەوە لێزەر ئاڕاستی ئەو ئاوێنانە دەکرێت دەگەڕێتەوە بە ملین دەزانن مانگ چەند لە زەوی دوورە و چەندیش دوور دەکەوێتەوە بەڵام لەگەڵ ئەوەش مانگگیران سوودی زۆر گەورەی هەیە بۆ مرۆڤ لە ڕووی زانستیەوە بێگومان لە ڕووی ئاینی و ڕوحیشەوە ئێمە وەکو موسڵمان باوەڕمان بەوەیە کە خوای گەورە مهرەبان ئەو هەموو نیشانانە بە مرۆڤ یان بڵێ ئەم نیشانانە بە مرۆڤ ئاشنا دەکات پێی نیشان دەدات تا بە سەڵاتی مەزنی خۆی دەربخات و ئەوەش نیشان بدات کە ئێمە پێویستە هەموو کاتێک لە خوای گەورە مهرەباندا پاڕێنەوە کە ئەو نیعمەتانی ئێمە هەیتمان لە دەستمان نەچێ و دوعا تەنها لە خوای گەورە مهرەبان بکەین کە هەر ناخۆشیێکمان توش بوو ئەو ڕزگارمان بکات وەک چۆن کە مانگ دەگیرێت یان خۆر دەگیرێت چ دەسەڵاتێک لە غەیری رب العالمین الله جل جلاله توانای هەیە کۆتایی بەو دیاردەیە بێنێت بێگومان هەر خوای گەورە دەتوانێت ئینشاءالله خوای گەورە مهرەبان ئەم دیاردەیەمان دەکاتە قسمەت و دەتوانین سەیری بکەین و چەند کاتێکی خۆشی زانستی و ئیمانیشی لەگەڵدا بەرنینە سەر و خۆشەویستان وەکو دیسان دووبارەی دەکەمەوە کە ئاماژەم پێدا دیاردەی مانگگیران هیچ ژیانێکی بۆ چاو نییە چکە هەندێک پرسیارم بۆ هات دەڵێ ئایا کاتێکە سەیری مانگ دەکەین هیچ کێشێکی بۆ چاو هەیە نەخێر مانگ هیچ کێشێکی بۆ چاو نییە یەک شتی زۆر بچووکەیە ئەوی ژەوەی کە مانگ لە چواردەیە بێگومان خۆشەویستانم مانگگیران کاتێک ڕوودات کە مانگ لە چواردەیە ئەگەر کەشوهەوا زۆر پاک و بێگەر بێت بێگومان هەندێک تیشتی مانگ ڕووناچی مانگ ببورن تۆزێک چاو ناڕەحەت دەکات بە تایبەتی ئەو چاوانەی کە هەندێک هەستیارن وئیلا هیچ کێشەیەکی نییە تۆ هەر سەیری مانگ بکە لە ڕێگەی دووربین لە ڕێگەی تلسکۆپ هیچ کێشەیەکی نییە تەنانەت لە کاتی مانگی تابانیش لە تۆ سەیری بکە هیچ کێشەیەکی نییە بەڵام خۆشەویستانم جوانترین کات بۆ ڕوانگەکردنی مانگ ئەو کاتەیە کە ئاماژەم پێدا ئەگەر بگەڕێمەوە سەر کاتەکەی تهدیدی کەم کاتژمێر 8:20 دقیقە ئەو کاتێک کە زەوی مانگ دەچێتە نێو سێبەری تەواوی زەوی وردە تاریک دادێ و بەرەو سووربوون دەچێت تا کاتژمێر 9:11 دقیقە دەگاتە جیرانی تەواو بەڕاستی ئەو کاتانە لە ڕێگەی تلسکۆپ لە ڕێگەی کامێرە و لە ڕێگەی مۆبایلیش دەکە بتوانین مۆبایل لەسەر بنکێک سێپایە قاعدەیەک دابنێ ستاندێک دانێ ئەوە دەتوانانی وێنەی تاڕادەیەک جوان بگریت ئەمە جگە لە بەکارهێنانی دووربین ئێمە وەکو ڕێکخراوی فەلەکناسی کوردستان و هەروە وەکو ڕوانگەی فەلەکناسی خۆر لە کۆلێژی زانست زانکۆی سەلاحەدین بە تایبەتتر لە بەشی فیزیا ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە و بە ویستی خوای گەورە ئێمە ڕۆژی یەکشەمەی داهاتوو بە دوو تیم ڕوانگەی ئەو دیاردەیە دەگەین تیمێکیان لە نێو شاری هەولێری خۆشەویست دەبێت پایتەختی هەرێمی کوردستان ئێمە ئینشاءالله ئەگەر کەشوهەوا لەبار بوو ئینشاءالله لە پارچی منارە لە سنووری کاتژمێر 6:30 بەولاوە بە تایبەتی کاتژمێر 7 کە دیارەکە جوانتر دەست پێ دەکات پێشوازی ئەوەی عزیز و خۆشەویست دەکەین و لە ڕێگەی ڕوانگەکردنیەکی جەماوەری کراوە ئێمە تلسکۆپ و دووربین ئەگە بتوانین بێنین و هەروە تلسکۆپی تایبەت و کامێرەش دێنین بۆ وێنەگرتنی فەلەکی ئەو دیاردەیە تیمی یەکەم لە هەولێر دەبێت بە سەرپەرشتی ڕێزدار مامۆستا هەرێم عومەر کاکر بەرپرسی پلان و چالاکیەکان لە ڕێکخراوی فەلەکناسی کوردستان تیمی دووەممان لەژێر چاودێری و بە سەرپەرشتی مامۆستای بەڕێز مامۆستا ئاسۆڕەزاق جێگری سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسی کوردستان ئەو لە کۆیە لە ناوچەیەک لە شاخی کۆسار تیمێک دەبات وە لە ڕێگەی تلسکۆپی تایبەتەوە وە لە ڕێگەی کامێرا وە لە ڕێگەی دووربین بە تایبەتیش ئەویش چالاکیێکی جەماوەری کراوە دەکات ئینشاءالله بە ساغی و سەلامەتی و بەبێ کێشەتەوە دەبێت ئەویش لە بناری ئەو شاخە لە شوێنی تایبەت ئەو چالاکیە ئەنجام دەدات لە شارۆچکەی ئازیزی کۆیە و ئینشاءالله ئێوەی عزیز خۆشەویست بەشدار دەبن لەو دیاردەیە و لێرەشدا داوا لە هەر برایەکی ئازیز و خۆشەویست دەکەم ئەوەی خاوەن تلسکۆبە ئەوەی خاوەن دووربینە دووربین بە تایبەتی سوپاسیان دەکەم ئەگەر لەگەڵ ئێمە هاوکار و با بڵێن هەماهەنگ بن دووربینەکانیان بێنن با ببێتە کەرنەڤاڵێکی جەماوەری تۆزێک جەوەکەمان بگۆڕین تۆزێک یعنی قوڵ ببینەوە لە دیاردەیەکی گەردوونی زۆر جوان و نایە کە دەشێ ئێمە تەنها لە ڕێگەی دووربینە ئاسایەکانی بچووکیش سەیری بکەین باوەڕتان هەبێت تاموسێژێکی زۆر دەبێت بۆیە لێرە داوا لە ئارەزومەندانی فەلەکناسی دەکەم لە شاری هەولێری خۆشەویست
و ئەوانی کە لە شاری عزیزی کۆیەش دانیشتوێن دەرێشن با هەمومان بەیەکەوە بەشدار بین لەم دیاردەیە و سوپاسی هەر برایەکی عزیز دەکەم کە لەگەڵ ڕێکخراوی فەرەکناسی کوردستان هەماهەنگ دەبێت. خۆشەویستانم، خوای گەورە پشتیوانی هەمولایەک بێت ئینشاءالله و بە پشتیوانی و بە بیستی خوای گەورە ڕۆژی 7/9/2025 لە پارکی منارە لە کاتژمێر 7 بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبم. تا ئەو کات و هەموو کاتێکیش خواتان لەگەڵ.